لێری پایتەختەوە پێتان ئەڵێن ساڵ ساڵی 2013 لە هەمولاک پیرۆز بێت هاتنی ساڵی 2013 هێواخوازی ناتنی خوێن و خۆشی بەرەکەتێ بۆ هەمولایەک بەڵێ کوردستان تیڤ ڕێوەڕسمی دەربڕینی خۆشحاڵی ئاهەنگی ساڵی 2013 بۆ ئێوە دەگوازێتەوە دا ئێوەی کەوا لە شاری سلێمانی دەربڕینی خۆشحاڵی و ئاهەنگی خەڵکی شاری سلێمانیمان باسەوە ئێستا ئێمە لە بەردەمی پارک شارە دەرین لە هەولێری پایتەخت خۆشحاڵی و ئاهەنگی خەڵکی هەولێری پایتەخت دەگوازینەوە ئەڵبەتە ژمارەیەکی زۆر لە خەڵکی لە شارەکانی دیکەی خوار و ناوەڕاستی عێراق لە پارکەکانی دیکەی کوردستان ڕیان لە هەولێری پایتەخت کردووە بۆ پێیەکە هەولێری پایتەخت لە ڕەوشێکی لەبار و ئەمن و ئاسایشێکی بۆ قراردایە بەڵێ بەرەزانم لەگەڵتان دەبین بۆ گواستنەوەی ئەم ئاهەنگە ئێستا ئێمە هەوڵ دەدەین کۆمەڵێک لەو هاوڵاتیانە بدوێنین کە ئێستا لەم ئاهەنگەدا بەشداریان کردووە بەرەزان بەخێر بێن بۆ هەولێری پایتەخت ئێوە لە کام شاری کوردستانەوە هاتوون و ئەمڕۆ دەتانەوێ پەیامی ئێوە چی بێت بە بۆنەی هاتنی ساڵی نوێتەوە ئێمە لە کەرکووکەوە هاتوویە بەخێر هاتنی ئەو جەماعیراکەی هەمووی و ساڵێکی پیرۆز بێ و ساڵێکی بەخۆشی بێ و هەولێر چۆنە بین؟ وەڵا هەولێر زۆر خۆشە هەتا بڵێ خۆشە ئەمڕۆ دانەوێ بڵێت وەکە بینن ئێوە زۆر بە جۆش و خۆشەوە هەڵەپەڕن وەڵای پیرۆزبایەکی گەرم لە میوانانەکانەکەین و زۆر سوپاسانەکەین بەڵام پیرۆزبایەکی گەرم لای سەرزە کوردستانەکەن بە تایبەتی داری شاری کەرکووک ئێستا سوپاسە ئەو سەرزە شارەکان ئێستا بۆ لەو ئاهەنگەکانیان هەیە لە شارەکانە پیرۆزبایان لێکن زۆر سوپاس بەڵێ بەرەزان وەک هەمیشە لە هەولێری پایتەخت لە دەکرا شار و شارەکانی هەرێمی کوردستان ڕەوش و کەشێکی لەباری ئەمن و ئاسایش بوونی هەیە هەڵبەتە لەو کات و ساتانەدا پلانێکی بەهێزی ئەمنی دادەنرێتن بۆ مەبەستا ئێمە بەپێویست دەزانین کە ئێستا زۆر سوپاسی بەرزتان بکەین کە ئێوە توانیتان ئەرکوماندووبوون بکێشن و توانیتان بە شێوازێکی باش کۆنتڕۆڵی ئەو شوێنە بکەن و من ئەمێ بپرسم بە شێوەیەکی گشتی ئاهەنگ ئێستا کە حاڵی عادل لە هەولێری پایتەخت بەڕێوەتێ ژمارەیەکی زۆر لە خەڵکی ڕوو لێرە کردووە وەمەرەباڵغەیەکی زۆر لە بەردەمی شارەدەرێنە ئێوە پەیامتان چییە و تاسەن خەڵکیش هاوکاری ئێوە باسی خەڵک دەکەین زۆر هاوکاری ئێمەیە ئێمە وەکو بەشی پۆلیس شارەوانی و بەشی پۆلیسی فریاکەوتن و برایانی ئاسایش ئەمنیەتی ئەو شوێنەمان لە ئەستۆیە و زۆر سوپاسیان دەکەین ژەردی سەری ساڵ لە هەموو گەلی کورد پیرۆز دەکەم بە تایبەتی لەو برا پێشمەرگانەی کە ئێستا لەبەر خێمەکانن ئەگە ئەوانیش دەو سەنگەرە نەبن ئێمەش ناتوانین ئەو ئازادیەی ئەم خۆشیە دەربڕین زۆر سوپاسان دەکەین بەڵێ بەڕێزان و خۆشەویستانی کوردستان تیڤ لەگەڵ هاوکارم کوردستان ئەڵێن هەوڵ دەدەین ئەم شۆ تا پێکردنی یاریە ئاگەنیەکان لەگەڵ ئێوە بەردەوام بین بۆ گواستنەوەی ڕەوشی ئاهەنگی سەری ساڵی تازە لەگەڵ زۆیا دەمێنینەوە هونەرمەند زۆیا دواتر دەکەوێنی وڵاتان بۆ ئەوەیکەوە بیر و بۆچینی ژمارەیەک لە هاوڵاتی ژمارەیەک لەو کەسان وەربگرن کە ئەمڕۆ لەم ئاهەنگەدا بەشداریان کردووە Yeah.
گەلێک سپاس. گواستنەوەی ڕێودان لە هەرێمی کوردستان و لە شارەکانی دیکەی عراق و هەروەها لە دەرەوەی هەرێمی کوردستان لەو ئاهەنگەدا بەشداریان کردووە. لەو نێوەدا ئێمە هەوڵ دەدەین کەوا ژمارەیەک لەو هاوڵاتیانە بدوێنین کە ئێستا لەم ئاهەنگەدا بەشداریان کردووە. ئەو کاتت باش خاتوون؟ نازانم کوردی نازانم. شنو ما أفتهم. رسالتكم اليوم كيوم رأس السنة؟ الأجواء حلوة، حفل حلو، أحسن من بغداد. أنت جاي من وين؟ من بغداد. شلونك شايف كردستان؟ إيه؟ شايف كردستان؟ حلوة، حلوة كلش. سەرچاو بەخێر بێن سەرچاو زۆر سپاس بشید. پیرۆزبایی سەری ساڵی تازە لە هەموو کوردەکەم هەر چوار پارچەکەی و زۆر خۆشحاڵم. من میوانم لە سلێمانیەوە هاتووم، میوانێکمان لە ئێرانەوە هاتوۆتە ئێرە هێرۆخان، هیوای لەش ساغی بۆ خوازین و سپاس بۆ ئێوەش بەخۆشی هەموو لایەکەوە. کام شارەوە؟ ئەمن لە ڕۆژهەڵاتەوە هاتوومە. مەمنون پیرۆزبایی و جژنەی لە هەموو گەلی کوردستان دەکەم. هیوادارم هەمیشەوا سەبەرز بن، هیوادارم هەمیشەواش پڕ لە خۆشی ئەو شارە شارێکی ئارازاوەیە. پێم خۆشە هەمیشە دەبوونەکانی وەدا بەشدار بم. میلەوانم لە خوای تەبارەک و تەعالا هەمیشە شاوشێدا بوون. ئەو جێژنەیە سەرجەم لە خەڵکی کوردستان و لە خۆمان لە دایک و براکان پیرۆز بێ لەم گۆشت. زۆر سپاس. باشم از کردی سوری کوردی سوری و بر کردستانی نەوە گەفدونە.
ايش بقول ام هبدو بعناك قال لك جبير روجيداتو كردستان شوات بيني جبير أشار من قام هاتم بس كردستان خوش قال لك خوش خدي مسعود برزاني كان مسعود برزاني خدي عمري ودريس بك جبو كردين سوريا أبنها للهرمة كردستاننا وجلاي هرمة كردستاني هاركاري باش بونجوش بوهمية هاتكرين وجبري هندي نقول نوكل شاري خول ولاتي خودشين يعني واحد كان يقول هرمة كردستاني هرمة هوشة بياما هوشي أمهاتن إما برشر أمهاتن بس أز قال لك فعل ناكم سرت لأنه أم كردي سورينا بس إما أمهاتن برشر سوري نخش برشر أمهاتن بدارين صلاة بهيت صلاة 2014 سوريا بآزادي سربت صاغرة بالإسلام عمري تغير